کەیسی مامۆستا بەدەلبەرواری و ئومێد برۆشکی جودا کراوە لە پەڕاوی شێروانیوان لەبەرەوەی گوتیان گفتاری شایەدە چ تێدا نیە گەڕاوە مەحکەمەی تەحقیق. دوای ئەوەی 3 مانگ زیاتر لە مەحکەمەی تەحقیق بوو، ئەمە چەند بڵێن نووسراوەکمان پێشکەش بە دادگای لێکۆڵنەوەی ئاسایش کردووانە لەسەر گفتاری شاهێدێک مابوو کە ئیحالە بکرێ. 29 چار ئیحالە کرا لە بۆ دادگای جینایەتی 2. دادگای جینایەتی 2 ئەوڕۆ بەمەی ڕاگەیاندکەوە سەردانمان کرد بە دوواداچوونمان کرد، گوتیان 7 ڕۆژی دادگایکردنی مامۆستا بەدەلبەرواریە. طبعاً ئەو بەروارە دوور و درێژە لە بۆ ئێمە بەڕاستی زۆر ناخۆشە، یعنی لە بۆ کەیسی مۆکیلەکی دیکە ئاساییە، بەڵام ئەو کەیسە لەبەرەوەی ڕایگەشتی لەسەرە وەجگەلەوەی ڕایگەشتی لەسەرە ئەوانە بەخۆیان 8 مانگە مەوقوفن، یعنی تەوقیف کراینە، دەبوایە مۆعیدەکی نزیکتردا بندرێ بەڕاستی لە بۆیان، بەڵام ئەوەی ناکەینە کێشە چاوەڕێ دەکەین بزانین ڕۆژی دادگایکردن دادگا چۆن سەروەری خۆی دەسەلمێنێ و چۆن پیادەی قانون دەکا. هیوادارین ئەوەی کە هەیە خۆی بڕوا بکە. عەریزەشمان زیاتردایە، نەهێشتیان پەڕاوەکەی ببینین، نە عەریزەکمان ڕێزی لێگیریایە، نەهێشتیان بیشی بینین، یعنی دەوری پارێزەر هیچ نەبوو لە مەرحەلەی تەحقیق. ئاخر جار بە ناچاری ئەو ڕۆژێک کە پەڕاوەکەی ئیحالە کرا لەگەڵ هاوپیشەم کاکرێکار یعنی ڕێککەوتین لەسەرەوەی کەوە عەریزەکی بدەینە حاکمی تەحقیق پەڕاوەکە لە لێکۆڵینەوە نەمینێ، بە خۆمان داوامان کرد ئیحالەی محکەمەی جینایەت بگرێت، چونکە لەوێ بە ئاسانتر دەتوانین پەڕاوەکەی بین و سەیری بکەین. بۆ یعنی بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەت بەڕاستی یعنی زەحمەتە ئیشکردن لە ئاسایش لەسەر پەڕاوێک بتوانی ئەوها بە ئاسانی ئیش بکەیت. پەڕاوەکەمان بینیوە و شەنوکەوی پەڕاوەکەشمان کردیە. تۆمەتەکان گروپەکی فەیسبووکە، گروپەکە کە گربوونەوەیان کردیە، چالاکی مەدەنیان کردیە، باوەڕ بکە هیچ بەڵگەی قانونی تێدا نیە کە ئەوانە لەسەریان ئیسپات بکە تۆمەتبارن. زۆر باشە. ئەو ماوە دوورودرێژە کە تەوقیفە ئێستاش کە ئەو ماوە درێژە دانرا بۆ دادگاییکردن لە ڕووی یاساییەوە تەواوە یان مخالفەی قانونە؟ بەخۆی لەبەرەوەی مادەکەیان قورسە، تەوقیفکردنەکەیان ئاساییە، بەڵام ئەوەی کە نائاساییە هیچ شتێک لەسەریان نیە، ئەمە هەموو ئەو شتەی دەزانین، یعنی ئەوەی کە ئەو شتانەی کە کرایە بە یاسا کرایە ئێستا، بەڵام ئەوەی کە هەیە نادادپەروەری هەیە، نادادپەروەری یعنی نادادپەروەری لەگەڵ نایاسایی فەرقی هەیە. هەندێک جار لە پەنا قانون نادادپەروەری ئەنجام دەدرێ، ئەوەی مامۆستا بەدەلبەرواری وان نادادپەروەری زۆری تێدایە.